ئێمە ئەمڕۆ وەکو حکوومەتی هەرێمی کوردستان پێکەوە لەگەڵ سەرۆک فراکسیۆنەکانی پەرلەمانی عێراق کۆبووینەوە دانیشتین باس لە کۆمەڵێ بابەت کران و خۆشبەختانە کۆبوونەوەیەکی زۆر باش بوو، ئیجابی بوو، بیرۆڕای هاوبەش هەبوون و تێگەشتێکی باش لەم چوارچێوەیەدا باس کرا و گەشتین بە چەند خاڵێکی گرنگ کە وەکو ئەوەی خوارەوەیە یەکەم بەردەوامکردنی هەماهەنگی لە نێوان حکوومەتی هەرێم و بە تایبەت لیژنەی دانوسکار لەگەڵ فراکسیۆنەکان کوردستانی لە ئەنجومەن نوێنەرانی عێراق بۆ ئەوەی بتوانین بە یەک هەڵوێست و یەک پەیام ئەو کێشە و گرفتانەی کە لەگەڵ حکوومەتی فیدرالی هەیە ئێمە گفتوگۆ و چارەسەری بکەین. هەروەها باس لە ئەوە کراوە کە ناکرێت قوتی خەڵک و موچەی فەرمانبەران و مامۆستایان و هەموو موچەخۆرانی هەرێمی کوردستان ببێت بە کارتی فشاری سیاسی، ئەکرێ ئەو بابەتە جیا بکرێتەوە و حکوومەتی هەرێم لەگەڵ حکوومەتی فیدرالی باس لە بابەتەکانی تر بکرێن، بەڵام قوتی خەڵک ناکرێت بێ بە کارتی فشار و مزایدەی لەسەر بکرێ. هەروەها جەخت کرایەوە لەسەرەوەی کەەوە حکوومەتی هەرێمی کوردستان وابەستەی ئەو ئیلتیزامە نەوتی و داراییە بەرامبەر بە حکوومەتی فیدرالی عێراق و بەرامبەر ئەوەشدا حکوومەتی عێراقی فیدرال ئەبێ پابەندی شایستە داراییەکان بێ لە چوارچێوەی ئەو لێکتێگەشتنەی کە لە مانگی 12ی 2019 ئەنجامدرا لە چوارچێوەی یاسای بودجە و ئەو لێکتێگەشتنەی کە لە نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی فیدرال ئەنجامدرا. خەڵکی خۆمان دڵنیا دەکەینکەوە ئەو داواکاریانەی ئێمە لە ڕووی یاساییەوە داواکاری یاسایین و بەپێی قانونی موازنەی عێراقی 2019 و ئێمە سوڕین لەسەر ئەو بابەتە و دیسان داوامان کردەوە کە ئەو بابەتە نەکرێ بە بابەتەکی سیاسی. دەرکردنی یاسای نەوت و گازی عێراقی کە ڕەشنووسەکەی لە ساڵی 2007 پەسەند کرا لە نێوان حکوومەتی هەرێم و هەموو هێزە سیاسیەکان و لانە سیاسەکانی عێراق و کە لەوێدا لەناو ئەو یاسایەدا هەموو ماف و ئەرک و دەسەڵاتەکان لەم چوارچێوەیەدا چ لەسەر ئاستی نەوت چ لەسەر ئاستی استحقاقی دارایی و ئەمانە لەم یاسایەدا جێ بکرێتەوە و بە تەسەووری ئێمە ئەمە چارەسەرێکی بنەڕەتی ئینشاڵڵا بۆ کێشەکانە.